ئەم زەمجیرە دەرسەمان بۆ ئەوەیە کە هەستی پێ بکەین چۆن لە ئەوروپا پەرلەمان هەیە، دەستگای ڕسمی هەیە، ئیعلام هەیە، شەعب هەیە. ئیعلامیش دەستگایەکی ڕسمیە کە پێوترە دەسەڵاتی چوارەم. هەر کەسێک تەسەور ئەمەش حادیسەیەکی تر. ئیعلامیەک بە شوێن مەسئولێکەوە بوو بە سیارە. مەسئولەکە لەو شوێنەی کە ئەوە 80 بڕوان 90 ڕۆیشتووە. لە دواوە تەسویریە کرد کە ئەوە مەسئولیشە و لە بەپێی تعلیمات سیارەکە لێ ناخوڕێ 80 ئەو 90 لێخوڕێ. بردیانە دادگا، محاسەبەیان کرد هی کابرای مەسئول، عقوبەی هەرچی شتێک بێ خواردی، دوای کابرای ئیعلامیشیان هەناوتیان ئاخر تۆش لە هەمان کاتە ئەگەر 90 نەڕۆیشتی تایان نەدەتوانی تەسویریکەی، ئەوەش عقوبەکەی وەرگرت. ئەنجا مراقبەی گەل هەیە، ئەو شەعبە خۆی مراقبە ئەکە، هەر شتێکیش کە ببێ بزانێ مۆزەفێک بەرتیلی وەرگرتووە، مۆزەفێک ئیشەکەی جێبەجێ نەکردووە، ئەم تاکە نەفەرە تەلەفۆنەکە یەکسەر بۆ دەستگای بەرپرسی باڵاتری ئەمانە کەوابوو 4 ڕقابە 4 چاودێری لەسەر ئیدارەی ئەم دەوڵەتە ئەوروپاییانە هەیە.